چەند هەواڵێک مەڵبەندی ڕۆشنبیری هەورامان لە کۆڕێکی ئەدەبی جیاوازدا پەردەی لابرد لەسەر لایەنە شاراوەکان یان ژیان و شارەکانی شاعری گەورەی کورد ئەحمەد پرێسی. مەڵبەندی ڕۆشنبیری هەورامان لە کۆڕێکی ئەدەبی جیاوازدا پەردەی لەسەر لایەنە شاراوەکانی ژیان و شعری شاعرێکی گەورەی کورد لابرد ئەحمەد پرێسی. ئەو ناوەی وەک هاوشانی مەولەوی مەعنەوی دەناسرێت و بەڵام تا ئێستا نەوەی نوێ لە ڕەهەندە ئەدەبیەکانی ئاشنا نەبوون. کۆڕەکە تەنیا یادکردنەوەیکی ئاسایی نەبوو بەڵکو گەشتێکی قوڵ بوو بۆ ناو جیهانی ئەحمەد پرێسی، شاعیرێک کە وەک هاوڕێ و هاوتای مەولەوی تاوگۆزی بووە. شوێن پەنجەی بەسەر ئەدەبیاتی کلاسیکی کوردیدا دیارە، بەڵام زۆرێک لە ڕەهەندە فکری و هونەریەکانی بەنادیاری ماونەتەوە. ئەیوب کیۆخا ڕۆستەم لە کۆڕە ئەدەبیەکەدا هەندێک لە لایەنە شاراوەکانی ژیان و بەرهەمەکانی شاعری ناوبراوی خستە ڕوو. دیارە ئەحمەد پرێسی کوڕی خوسرە و چاوەش برازای عەلی چاوەش، باوکی و مامەی هەردووکیان دەسەڵاتدار بوون لە سەردەمی عوسمانیەکانە، یعنی چاوەش بوون. ئەوسا بە عەریف و ڕێز عورفەوانە ئەوترا چاوەش باش چاوەش، هەندێک جار بە مراقیبی بەلەدیە ئەوترا چاوەش بەڕاستی ئەوانە دەسەڵاتدار بوون لە ناو هێنا. اینجا ئەم زاتە مێژووی ژیانی مێژووی مردنی نییە، بەڵام ئەو بەڵگەی هەیە کە ئەیسەلمێنێت تا ساڵی 1264 کۆچی لە ژیان نەبووە. ئەم پیاوە شاعیر دانا سۆفیەکی تواوی ناو ڕێوچەی نەقشبەندی بووە. ئەوەنە لە بواری پەیوەندی ڕۆحیا گەشەی کردووە کە مەولەوی شایدی بووە، داڵێ مڕیاوە باڵای کاڵای ڕێسی ڕێجال الغەیب ئەحمەد پرێسی، یعنی بە ڕێجال الغەیب وەسفی کرد. دوایەوە لە پایی شیعریە چەند نمونەیەکمان هێنایەوە لە کۆڕەکە، یعنی وەکو شعری وەکو مەولەوی وتە، وەکو کاک حەموو ساڵحی فەخر العولەما، وەکو مەسوولەی کوردستانی، وەکو ئەوانەی ئەو سەردەمە بەڕاستی ئەو سەردەمە باڵا دەستبوون لە وەکو خانای قوبادی یەکێ بووە لەوانە. بەس ئەم زاتە زیاتر خەریکی دینداری بووە لە خانەقاکانە بووە بەداخەوە، یعنی ئەو شێعرانەی وەکو کەشکۆڵوانە زۆر بەجێ نەماون، تەنیا چەند پارچە شعرێک نەبێ کە لە ڕیاض المشتاقین بەڕاستی ئیشارەت بە ژیانی ئەوەی دراوە کە شاعرەوە و مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕێس کە بەڕاستی ئێمە حەقەیە هەمووان خۆڵی سەر قەبرەکەی ماچکەین، چونکە زۆر خزمەتی ئەدەبیات و زانستی کوردەواری کرد و ئەویش چەند پارچە شعرێک و چەند چوارینەیەکی ئەم زاتەی بڵاو کرد، بەس کە هێزی شعریەکانی هێزی شعری ئەو زاتە هەڵەسەنگێنی ببینی وەکو مەولەوی وایە.